من خەوتبم کات چونکە ئێمە زۆر بەشمان خەوتە بووین کاتێک خەبەرم بۆ تەلەفۆنێکم ماوتیان لێرە وت مەڵی نازانم ئەگەم لێ نییە بەڵام لە ڕاستیە ئەگەر ئەو مەبەستیەوە بۆ باتە گوێی لە ئەممان گرتوانە بگرتە پێش دە ڕۆژە هاتە ئێرە و لە کاتێکە هات کە کاتێکی گونجاو بە بۆ ئەوی گوێ لە داواکاری هەممان گرتوان گەرچەند داواکاریمان گرتەکان ڕوونە ئاشکرایە بەڵام هەروەکو معاناتێک وەکو گفتوگویەک لەگەڵیان کۆ بێتەوە بەداخەوە هاتنەکەی شتێکی سیر بوو بەڵامانەوە شتێک نەبوو کە بۆ نمونە جێگەی ئەوە بێت بڵێن کەسێک کە جێگری سەرۆکی حکوومەتە هاتە بەدەم داواکاری ماگرتوەکانە سەوشدەوەی کە لەگەڵ یاکردێتن چی بە ئێوە گوت ینی داوای لێکردن مانگرتن بشتێن یاخود تەنها لە دۆخی تەندروستیانی ئەمە وەکو خۆمان کە تێپەڕێ بەلامانە مەرحەبایەکی کردن و هیچ گفتوگویەکمان لەگەڵان نەکرد لەگەڵ لەوەشە لەگەڵ یەک دوو هاوڕێمانە گفتوگوی کرده بێت بەڵام وەکو عام هیچ گفتوگویەکی گشتیمان نەکردووە داواکاری شتێکمان لێ نەکردوش شتێکی وای لەگەڵ ئێمانە و تو ئەگەر لەگەڵ ئەو هاوڕێنێکە گفتوگوی کردو شتێکی لە بابەتێ باش کرده بێت ئێمە ئاگادار